بە ئامادەبوونی کەسوکاری شەهیدان و چالاگوانان و بەشێک لە هاوڵاتیان لە گۆڕستانی ڕانیا یادی دوو شەهیدەکەی خۆپشاندانەکانی 2017 ڕانیا کرایەوە. باوکی یەکێک لە شەهیدەکان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان ئەوا 3 ساڵ بەسەر شەهیدبوونی ڕۆڵەکانیاندا تێدەپەڕێن. تا ئێستا بکوژی کوڕەکانیان دەستگیر نەکراون و کەیسەکەیان هەر لە دادگایە و هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە نەبینیوە. وتیشی ڕۆڵەکانیان لە پێناو ئازادی و بەدەستهێنانی مافەکانیان دێنە سەر شەقام، بەڵام دەسەڵات بە چەک ڕوبەڕوویان دەبێتەوە. و هەر لە سەرەتای شەهیدبوونی کوڕەکانمان لەو ڕۆژەیدا ئێمە ڕێگای ئاشتیمان هەڵبژات. ئەو ڕێگایمان هەڵبژا گوتمان با خوێنی ڕۆڵەکانمان ببێتە هەوێن بۆ ئەوەی هیچی دیکە خەڵکی بێتاوان نەکوژرێت، خەڵک بە ناحەق نەکوژرێت. ئەو شەهیدانەکە لە ڕێگای ئازادیدا خوێنی خۆیان بەخت کردووە ئەوەندەی نەدەهێنا دەسەڵات لەسەر بینایەک هەستێ خوێنی ڕۆڵەی گەنجێک بڕێژێت بە ناحەق. داوای کردووە کە داوای مافێکی ڕەوای کردووە، داوای ئازادیەکی کردووە. ئەوەندەی نایەنێ کە دەسەڵات هەستێ بە فیشەک وەڵامی قسەکانیان داتەوە. 500 بۆ 600 مەتر لە لقی یازدە دوورن کە لەوێ ڕابەبیکەیسی تەقەیان لێکردوون و شەهیدیان کردوونە. ئەو شەهیدانە خۆ هیچ فەنجیان پێ نەبوو بەرامبەریان ڕاگرن و بیان کوژن، هەتا ئەوانە ئەوا بە ناحەق شەهیدیان کەن و ڕیسوایان کەن. و ئەو ڕێگایش بەردەوام دەبێت. ئەگەر ڕۆڵەکانیمە و بە سەدانی دیکە و بە هەزارانی دیکە ئەو ئازادیە دەبێ بێتە دی. چالاگوانانی مەدەنیش دەڵێن دادگاکانی هەرێمی کوردستان نەیان توانیوە سربەخۆی خۆیان بپارێزن و تاوەکو ئێستا بکوژانی ئەو هاوڵاتیانە دەستگیر نەکراون کە بۆ مافەکانی خۆیان هاتبوونە سەر شەقام. و دڵنیاشم بکوژانی ئەم هەفتەیەش ناگزێت، ئەم ساڵیش نادرێنە دادگا، چونکە ئەم دەسەڵاتە بە خوێنی ئەم گەنجانە توینوە و ئەگەر بەهۆی مانەوەی ئەم دەسەڵاتە بەهۆی ئەم جەلادانەوەیە کە خەڵکیان بۆ دەکوژێ، بۆیە ناتوانن جەلادەکانیان بدەنە دادگا. ئەگەر جەلادەکانیان بدەنە دادگا ئەوە بە دڵنیاییەوە نەمانی خۆیانە. بەڵام بە ئەوە باش بزانن جیلێک بە ڕێگاوەیە ئەگەر ئەم جارش بەگرتن و کوشتن و ڕڤاندن سەرکوتتان کرد 5 ساڵی دیکە چ دەکەن. ئەم جیلە ئەگەر چارەسەرێک بۆ ئەم دۆخەنە دۆزنەوە و ژیانی ئەم جیلە گۆڕانکاری بەسەردانێنن 5 ساڵی تر ئەم جیلەیە بە هیچ کەسێک ناوەستێ و ماڵەکانیشتان دەسووتێنێ. بەداخەوە هیچ کامێک لە بکوژەکان دەسەڵات ئامادە نیە ڕاپێچی دادگایان کات، چونکە مانەوەی ئەو دەسەڵاتە بەیوەستە بەوەی کە بەبوونی چەکداری لەو شێوەیە و تا ئێستا لەگەڵ دابێ لە یازار دەسەڵات بەردەوامە دەسەڵات ناوێ بە هیچ شێوەیەک بکوژانی خۆپیشاندەران تەسلیمی دادگا بکە و هەرچەندە بڕیاری گرتنی دادگا بێ، بەڵام دەسەڵاتی جێبەجێکردن کە دەسەڵاتێکی تەواو حیزبیە ناوێ ئەو دەسەڵات و فەرمانە جێبەجێ بکرێت و دادگاکانیش ئەوەندەی گوێڕایەڵی و ملکەتی بڕیارە حیزبیەکانن، ئەوەندە گوێڕایەڵی و ملکەتی بڕیارە یاساییەکانینە. 3 ساڵ لەمەوبەر بەشێک لە هاوڵاتیانی ڕانیا لە خۆپشاندانێکدا بارگەی زۆربەی حیزبە سیاسەکانی ڕانیان سوتاند و گرژی و ئاڵۆزی لێکەوتەوە. بەو هۆیەوە دوو هاوڵاتی ڕانیا شەهید بوون و کە بەوتەی کەسوکارەکانیان لە بەردەم لقی پارتی شەهید کراون. هەر لە خۆپشاندانەکاندا 83 هاوڵاتی بریندار بوون. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پێیە.